بخير بيت سپاس شاوکەم. خۆت بناسەنە؟ من سەردۆنیا ئەحمەد محەممەد ئەمینم لە شاری سلێمانیەوە هاتووم دیزاینەرم. سەردۆنیاخان ئەم ئێڤنتت پێ چۆنە؟ بەڕاستی مادەم لە کوردستان لەسەر هەموو کوردستان بەتایبەت یەکەم جارە ئیڤنتێکی ئاوا لەو شێوەیە بۆ فڕاپڕی و بۆ بێکەمی کورتیە ئەکرێ من زۆرم پێ باش بوو زۆریشم پێ خۆشە کە بەشدارم وەک دیزاینەرێک لەو خاشوێنە. لە هیچ شوێنێکی تر جلو بەرگەکانت نمایش کردووە؟ نەخێ من وەک خۆم ئەمە یەکەم جارمان لەسەر ئیڤنتێکی ئاوا گەورە جلو بڵێن نمایش ئەکەم شۆیەکەم. زۆر خۆشحاڵ بن کە بەشداری هیواداری سەرکەوت. ممنون بەڕێزم. هەژار زەهاوی ئیشەکان چۆن ڕۆژ بەلای تۆوە؟ من بەڕاستی زۆر خۆشحاڵ بووم بۆ یەکەم جار لە کوردستان پاشێروی کراوە بۆ ئۆپنینگی ئەم ئیڤنتە داوت لە من کرا کە پەرفۆرمەنسێک پێشکەش بکەم لەگەڵ کۆلێکشنی دیزاینەرێکی خانمی کورد لە ئەمریکا کە وەکو جلوبەرگی کوردی بوو. بە ئەو پەڕی خۆشحاڵم ئەمە ئیڤنتێکی یەکجار گرنگ بوو. ئێمە پیشان بدەین کە تالنتی گەنجی کورد مادەڵی کورد کەسانی بەتوانامان هەیە و ئەم فاشن ویکە دەستپێکێکی یەکجار پازیتیڤ یەکجار باش کە لۆکل تالنتی خۆمانی واتە تالنتی ناوخۆی لە بواری فاشن و دیزاینە لە بواری فاشن و دیزاینە پێشکەش بکرێن. منش بەڕاستی وەکو هەژاری زەهاوی خۆشحاڵ بووم لەم ئیڤنتەیە بەشداری کرد. زۆر خۆشحاڵ بوون ئێمەش بەکارە جوانەکەت هیواداری سەرکەوت. بەلاتەوە ئیڤنتێکی چۆنە؟ بەتاکید ئیڤنتێکی زۆر باشە. کوردستان پێویستی بە هەمووکردنەوەیەک هەیە بەتایبەت شتێکی بەم شێوەیە کە بۆ یەکەم جارە بە شێوەیەکی فەرمی ئینتەرناسیۆنال دەکرێت. بێگومان زۆر جێ خۆشحاڵیە. من خۆشحاڵم کە ئەمڕۆ بەشدارم لەگەڵ هونەرمەندەکانم زیناخان و کاکمیرە و هیوادارم شتێکی باش بێت. دەستخۆشیش لە کاکەرباز و کاکی ئیبراهیم دەکەم کە هەوڵێکی زۆریان داوە ماندوو بن پێوەی دڵنیام شتێکی سەرکەوتوو بێت. زۆر سپاس بەخێر بن. زۆر سپاس.